ژیان وەساوە لە هەرێمی کوردستان بەرپرسی ئەوەڵ و ئەخیری وەستانی ژیان لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو دوو حیزبە پێگەێنەرێ. باش ئێستا چارەسەرەکە چی دەبێت چی بکرێت؟ چارەسەرەکە ئەوەیە بۆ موچە نەود ڕادەست بکرێت بە سۆمۆ هیچ مەجاالیتیان نیە. بەڵام ئەو ڕادەستیان نەکردوێتە ئێستا داهاتی ناوخۆر ڕادەست بکرێ بە وەزارەتی دارایی عێراق بۆ ئەوەی موچە بێت. بەڵام ئەمان ئەیانەوێت چی بکەن ئەوە هەر لە ئێستەوە کەوتونە تۆ تهدیدکردن کە تهدیدەکانیان یەک مەتر ناڕوە هەر ئەبێتە واوەیلا بەسەر خەڵکی هەرێمی کوردستانە. لە پێش دەژن تهدیدێکیان کرد کە ئەگەر موچە نەیە هەڵوێستە بێ نەخێر موچە نەهات و هەڵوێستیش نەبوو دوای بە ناچاری 120 ملیارەکان ڕادەست کرد. ئێستا ژەبێ 120 ملیارەکەی مانگی 6 ڕادەستکەن جاخوا بکە عێراق ڕازی بێ بەوەی کەوا ئەو 800,000 بەرمی لە وەرگێ بۆ ئەوەی موچەی مانگی 6 بێ. ئەگینا عێراق ئامادە نییە فترەی ئینتیخاباتە کەس ناتوانێت نابێت مجازەفە بکات شیعە سوودانی بەوەی پارە بنێرێ بەبێ مقابل. چونکە شیعە سوودانی دەیان منافسی هەیە لە ساحەکە. ئەوە ئێستا تەلویحەکەن بەوەی خستویانەتە ناو ئیعلام کە ئەگەر عێراق موچە باش نەکە بایکۆتی هەڵبژاردنەکانی عێراقکەن و نایڵەن لە سنووری ئەوانە ئەمانە بۆ تێکدانی وەزع هەموو شتێکن کاکەچ